سڵاتان لەبێ بینەرانی شارپرێس لەگەڵ یەکێک لە ئەو کۆچبەرانە گفتوگۆ دەکەین کە هەرێمی کوردستانی بەرەو وڵاتانی ئەوروپا بەجێهێشتووە و یەکێک لە ڕێگەکانی هەڵبژاردووە کە ئەویش ڕێگەی بیلاروسیایە و ئێستا لە بیلاروسیایە گفتوگۆی لەگەڵ دەکەین سەبارەت بە دۆخی ژیانی کۆچبەرانی کورد بە تایبەتی لە بیلاروسیا چۆنەتی ژیانکردنیان گوزەرانیان و دۆخی تەندروستی ئەو کۆچبەرانە بە گەنجەکانەوە و بە خێزانەکانەوە. کاک ڕێبین سیرۆنمان لەگەڵا کە یەکێکە لە کۆچبەرانی کورد لە بیلاروسیا. کاک ڕێبین سڵاوت دەبێ ئەم کاتت باش. ماوەی چەندێکە بەڕێزت کوردستانت جێهێشتووە و ڕێگەی بیلاروسیات گرتوۆتە بەر بۆ گەشتن بە وڵاتانی ئەوروپا و ماوەی چەندێکیشە لە بیلاروسیا ماویتەوە؟ سڵاتان لێرە سلااوڕێ بۆ بینەرانی شارپرێس و بۆ خۆشەوی. من ماوەی 20 ڕۆژ 25 ڕۆژێکە لێرەم لە بابڵین بیلاروسم. بەڵێ وەکو هەر کوردێکی تر ویستم بچم بۆ دەرەوەی وڵات و بگەم بە بابڵین ئەوروپا. بەڵامی تر جارێ ئەوە تا لێرە ژیرساومەتەوە و ڕێگاکە زۆر سەخت بۆی تر چاوەڕێ دەکەین بزانین دەرەنجامەکان چی دەبێتن. بەڵێ ژماری ئەو کۆچبەرانە بە تایبەت کۆچبەری کورد کە لە ئێستادا لە بیلاروسیایە بە ڕێژەیی ژمارەکەیان چەندێکە بێت؟ بەڵێ من وەکو ڕۆژنامە نووسێک کە ڕۆژانە بە دەواداچم بۆ شتەکە دەکەم ئیتر ئامارێکی فەرمی نییە چونکە ڕۆژانە خەڵک دێت خەڵک داخل دەبێتن لە وڵاتە یعنی ئەگەرچی ئەمە داوا لە خەڵک دەکەین کە چیتر ئەو پارەی خۆیان بە هەدەر نەدەن یعنی بۆ نمونە لەو خەڵکەی کە ئەلێرێک لێ قەوماوە با ئیتر خەڵکی تر باڵێن سەرگەردان نەبێتن چونکە ڕێگاکە زۆر سەختە. بەڵامی تر خەڵک قەناعەتی بە قسەکە نایەتن و هەر دێتن وەکو ئاماریش بڵێم ئامارێکی دیاریکراون نیە بەڵام ئەوەندەی کە من بەدواداتونم بۆ کردووە و تویانە 15,000 فیزە دراوە بە کورد. بەڵام ئایا چەندی ڕۆشتۆ بۆ ئەو دی و چەند لێرە گیر بووە یان چەندی جارێ لە ڕێگای ئەویان هێشتا هیچی دیار نییە و هیچ ئامارێک بوونی نییە. بەڵێ ئەوەندەی لە ڤیددیۆکەوە دیارە تۆ ئێستا نازم لە ئوتێلای لەکوێیت؟ هۆستێڵە. بەڵێ ئەو کۆچبەرانی کە لە ئێستادا هەرێمی کوردستان بەرەو وڵاتی بیلاروسیا بەجێ هێڵن کە ئەگەنە ئەوێ لەکوێ ئەیان هێڵنەوە یان ئەو کۆچبەرانی کە ئێستا لە جەنگەڵەکانی بیلاروسیادان دۆخی تەندروستیان چۆنە حاڵیان چۆنە؟ باشە با من پێت بڵێم ئەوەی کە دێتە ئێرە سەرەتا ینی چۆن بڵێ دڵی خۆشە و هاتوتە ئەم وڵاتەوە سەرەتا فیزاکەی هەیە و بە دڵی خۆی دەتوانێت شت بکڕێ و بخواتەوە هیچ کێشەیەکی نییە. بەڵام دوایەوەی کە هەفتەیەکیان هەفتە و نیوەک دوو هەفتە بەسەر فیزاکەی دەڕوا فیزەکەی بەسەر دەچێت ئەو کاتە یەکەمین کێشەکە ڕوبەڕووی دەبێتەوە بوونی شوێنەکە بۆمانەوە بۆ خەو یعنی ئەو هۆتێلانەی لێرن کیان ئەو هۆستێلانەی لێرن ئەگەرچی تۆ پارەداریش بی ناتوانانی هۆتێلێک یان هۆستێلێکی باش بەدەستبێنی بۆی تێیدا بەحاوێتەوە ینی هەرزانترین هۆستێل بەبێ فیزە بە 50 ڕوبلەکە دەکاتە 25 دلار خەڵک لەسەر ئەرزەکە دەخەوێ ینی بەبێ بەتانی دۆشەک اینجا ڕۆژێ 25 دلار دەداتن چونکە ئێرە بە پێی یاسا ناتوانانی فیزە با بڵین شوێنی خەو ژوورێک بدەیت بە هەر کەسێک کە فیزاکەی بەسەرچوو بێتن. ئیتر لێرە یەکەم کێشە کە ڕوبەڕوویان دەبێتەوە دوای هەفتەیەک کە لێرە دەمێنەوە ئەوەیە یەکەم کێشە بۆ بابەتی خەڵکیش لە جەنگەڵ خەڵک لێرە لە جەنگەڵ ینی لە دۆخێکی زۆر خراپدا بەڕاستی تانەچیتە ئەو جەنگەڵە نازانی چیرۆدا ینی من هەموو جار ئەوە دەڵێم ئەگەر فیلمێکی سینەمایی دروست بکرێت لەسەر ژیانی ئەو کەسانی کە لە جەنگەڵن دەتوانم بڵێم ئەگەر خەڵاتی نۆبڵیش نەباتەوە با بڵێن ئۆسکاریش نەباتەوە دەتوانم بڵێن پاڵێورا دەبێت بۆ ئەم خەڵاتە چونکە بەڕاستی لێرە شی تراژیدیا دەبێستی خۆزگای ینی من لێرە بە مۆبایلێکەوە ناتوانم ئەو هەموو شتە بکەم و خەڵکیش هاوکاریم ناکا لێرە لەبەرەوەی دەڵێ من نامەوێت دەرکەوم ئەگەر نا بەڕاستی شتی زۆر تراژیدی هەیە لێرە. بەڵێ لە جەنگەڵدا لەو شوێنەی کە کۆچبەرەکانی تێماوەتەوە ڕێژەی ئەو کۆچبەرانە لەوێت چۆنە ئایا خێزان و منداڵی تێدایە زۆری تێدایە؟ بەڵێ وەکو ڕێژەوتم هیچ ڕێژەیەک بوونی نییە چونکە لێرە هیچ دەستگای هیچ شتێک نییە بە فەرمی بڵێ کاکە ئەوەندە نەفەرە لێرێ ئەوەندە نەفەرە لە جەنگەڵە بەڵام وەکو عادەت شتێک دیار بێتن ینی ئەوەیە کە بە چاو دەبینرێتن ڕێژەیەکی خەڵکی زۆر لەوێ کێشەکەەوە نیە لەوێ کێشەکەوەی کە چوو بۆ ئەوێ ناتوانێت بگەڕێتەوە ینی بۆ نمونە دوور نەڕۆین من ینی 7 بۆ 8 ڕۆژ لەو جەنگەڵە ماوەتەوە بە زەبری پارە گەڕاومەتەوە بۆ مینسک بۆ بیلاروس بۆ ناو شارەکان ئەگەر نا گەڕانەوەت بۆ مینسک و بۆ بیلاروس بۆ ناو شارەکان وەکو خەون ینی خەڵکێ بە 15 ڕۆژ 20 ڕۆژە لەو جەنگەڵەیە خەڵکێ پارەش دەدا ینی ئێستا ڕێکی پەیوەندی پێوە کردم وتی وەڵی
خزمم با بڵێن کەس و کارم لەو جەنگەڵەن 15-20 ڕۆژە بەخواوتی 50 وەرەقە دەدەم بەس بگەڕێنەوە بۆ ناو شارەکان گیر بوونە لەوەی تۆ دەچیتە ناو سیمەکە بەڵام هاتنە دەروەت ینی وەکو بڵێم چیوە ئەوکو زیندانێک وایە تۆ داخل دەکاتن دەڵێ فەرمو ئەو ڕێگاکە دەتبا بەڵام ئێستا ینی با بڵێن کە داخلی کردی دەتەوێت بچیتەوە بۆ لای پۆلیسەکان و دەڵێ کاکە دەمەوێت بگەڕێمەوە بۆ بێلاڕوس بۆ مینسک خواردنم پێنەماوە ئاوم پێنەماوە دەڵێن نییە لێت دەداتن و دەتنێرێتەوە دەڵێ بڕۆ بۆ پۆڵەمدا دەچی بۆ پۆڵەمدا لی دەپاڕێتەوە دەڵی کاکە من مرۆڤم خواردنم پێنێ ئاوم پێنیە سەمونێک کەرتە سەمونێک دەداتێ تۆزی ئاو دەداتێ ئەوە بەحاڵ قڕگت وشک تەڕ دەبێتن و بۆی نەمری دەڵێ بگەڕەوە بۆ بێلاڕوس دەچی تۆ لای بێلاڕوس ناتباتەوە بۆ ئەوەیە ئەتر یعنی شتەکان زۆر 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 ناخۆشە جگە لەوەش یعنی ئێستا بەزم و ڕزمی زۆر زۆر لێرە هەیە کە عقلت دەوەستێنێتن بەڵام ئەوە بۆ دوای بۆ پرسیارەکانی خۆتی جێدەڵم کە دەست بە پرسیار کرد بەوە جواب بدەمەوە باشترە نەکەن وەکو ڕێکخراوەکانی وڵاتان چ بەدەمتانەوە هاتووە تاکو ئێستا من ئەوەندەی کە خۆم لێرە ڕۆژانە بەگوتم باوکمێوی خۆم ڕۆژنامە نووسم خەڵکێکی زۆر زۆر داوام لێ دەکە هاوکاری بکەم بۆی بتوانم بیگەڕێنەوە بۆ کوردستان یعنی بەڕاستی من ڕۆژانە سەردانی ئەو سێ ڕێکخراوە دەکەم ڕێکخراوی UN ڕێکخراوی ڕێد کرۆس خاچی سوور ڕێکخراوی IOM هەر سێکیان ڕۆژانە سەردانیان دەکەم یعنی وام لێ تۆ دەپاڕێمەوە لیان دەڵم کاکە هاوکاری ئەم خەڵکە بکەن ئەم خەڵکە ماڵی وێران بۆ لێی قەومەوە ینی ئەوانش بە حکمی زۆری خەڵکەکە بە حکمی ئەوەی کە خەڵکێکی زۆر لێرەیە ناتوانن هاوکاری ئەم خەڵکە بکەن ینی هەرچی دێتن ئەو هۆستێلانەی کە خۆیان هەیەە وەکو هاوکاری خەڵک دێڵنەوە بۆ کاتی دیپۆرت پڕبوونەتەوە بۆ دیپۆرتی ژیانی بیانەوێتن پێویستی بەکاتە لانیکەم هەفتەیەک بۆ 2 هەفتە دەخیانێ ئێستا ناوی خەڵکیش نانووسن بۆ دیپۆرت ئەوەندە خەڵک هەیە ینی دەیهەیە بگەڕێتەوە ئیتر شوێنیان نەماوە هیچیان نەماوە بەڕاستی پێڕناگەن لێرە خەڵکێکی یەکجار زۆری دێ عقلت دەوەستێتن ینی تانەیت ئێرە نازانی چیرۆ دەدات کاکڕێبین سەبارەت بە بەڵێنی قاچاقچیەکان هاوڵاتی هەرێمی کوردستان هەیە کە لێرە لە هەرێمی کوردستان پارێکی خەوانووە و کە چۆتە بیلاڕوسیا بەڵێنی ئەوەی پێگیراوە کە ئەگەر لە چەند کاتژمێرێکیشان نەبێت لە چەند ڕۆژێکە ڕەوانەی ئەو دی بکەن و ڕێگای ئەوروپا بگرێتە بەر بەڵام بۆ ماوەی 20 ڕۆژ بۆ 30 ڕۆژە بێت لەواچێت لە بیلاڕوسیا مابێتەوە ئەم بەڵێنانە بەڵێنی قاچاقچیەکان وەکو بەڵێنی با بڵێن دەسەڵاتدارەکان حکوومەت هێرمی کوردستان وایە ینی هیچ بەڵێنێکی قاچاقچی بوونی نییە ینی ڕاست بێتن تەنها بەڵێنی جوانە شتی جوانە ئەوە نیشان دەڵێ بەڵێ ئەوە تا وەجبەکەم گەیشت یعنی منەوە ڕۆژە ڤیددیۆیەکم کرد لە جەنگەڵ گەڕا بوومەتەوە لەناو گوندەکانی بێلاڕۆس بووم ڤیددیۆیەکم کرد هەموو ئەو پەنابەرانی کە لەگەڵ خۆم بوون وتم بەڵێ بەڕێزاوە وەزبەی فلانە کەس گەشتووە بۆ ئەڵمانیا تۆ بەچی دەزانی وەزبەکە گەشتووە بە چ بەڵگەیەکت هەیە ئەرێ قەتعەیەکت ئەرێ ناو نیشانێکت شتێکت من چۆن بزانم تۆ وەزبەکە گەشتووە دێ دوو ڤیددیۆی وا دەکاتن و دێتن لە گروپی پیجی فەیسبوک دایدەنێ و دەڵێ ئەمە وەزبم گەشت یعنی تۆ بەڵێنی بێلاڕوو با بڵێن قاچاقچیەکان هیچ بوونی نییە تەنها ئامانجێکیە با من پێت بڵێم فێڵی زۆر زۆر خۆش و زۆر تایبەتیان هەیە با بڵێن قاچاقچیانە یەکێ لەم فێڵانە بابەت باسکەم کارەساتی یەک ئۆکەی هەیە ئۆکەی یەکە چۆنە تۆ بۆ نمونە دەڵێ بە یەک ئۆکەی لە کوردستانەوە دەتبم بۆ ناو ئەڵمانیا یەک ئۆکەی پارەکە دەخێنی کەی گەشتە ناو ئەڵمانیا ئۆکەی بۆ بەردەدەی 120 وەرەقە تا 150 وەرەقەیە بەڵام کارەساتەکە چیە سەیکە دێتن تۆ فیزەکە بۆ دەبڕێتن لە با بڵێن لە کوردستانەوە بۆ بیلاڕوس ئەوە کێشەنیە تا بیلاڕوسە دێنێ و هۆستەی لێژی لێرە گرتووە بەکرێ مانجێت چەند سەد دۆلار یان دەوانێ سوزانم 50 وەرەقەیە بداتن دەچیتە ژوورەکە بۆ یەک ژووری ئاوا بڵێن 5/6 یان 4/5 20 کەسی لێیە 20 کەس هەر کەسە یەک لەولا دەخەوێک لەولایە لەسەر سیستەمەکە 4 کەس 5 کەسی لێیە باشە ئەمەش بەلایەک دێتن یەک ئۆکەیەکە دەتباتە جەنگەڵ دەڵێ کاکە ئەوە تۆ لێرە ماویتەوە من پێویستم بە پارەم لە قوستانە دەبێت کۆنتاکت لەگەڵ ئەم پۆلیسە بکەم بۆی ئێوە بپەڕێنێتەوە دەبێت ئەو نیوە ئۆکەکەم بۆ بەردەم بۆ نمونە لە 120 گەڵاکە 30 گەڵات لێ وەردەگرێت 40 گەڵات لێ وەردەگرێت دەبێت بۆی بەردەی ئێبەری نادەی لەو جەنگەڵە دەدێڵێتەوە بەری دەدەی زەرەر دەکەی ئێستا تۆ هیچ چارەسەرێ نییە یعنی ناچاری دەبێت عیلاجێک لە خۆت بکەی اینجا فێڵی تریش هەیە بە ئەوەش بۆ باسکەم ئەمە هەر زۆر کارەساتە یعنی بۆ نمونە ئێستا قاچاقچیەکان
دێتن بۆ نمونە تۆ بە تۆ دەڵێ 11 کەسە 10 کەسە وەرز بکات تۆ دەڵێ باشە ڕازیمە دەچی 11 بە جودا بردووە 11 کەشی 4 ڕۆژە 3 ڕۆژە لە جەنگەڵە 30 کەسی کۆکردەوەتەوە 2 11 3 کۆکردەوەتەوە هەموو ینی بە تەکسی بە 4-5 تەکسی بدووە ئەو پەڕی $500 مەسروفەکەی باشە بۆ گەڕانەوەیان کەرگیر دەبن دەرناچن ئەگە دەرچوونەوە خێر عەلاخێر و 30 کەسێکی 60-70 وەرە قازانزیتی و ئایبینە قازانزێکی باشی زۆر باش دەکات ئەگە دەرنەچوو چی دەکاتن عیلازیەوەشی پێ و زۆر شەیتانن یعنی بیرۆکەی وایان لە شەیتان بە شەیتانەتی خۆی بیرۆکەی وای لانیە باشە دێتن ئەو 30 نەفەرە گیر بووینە لەوێن دەرێت تازە دەرناچن دەڵێکا کە تەکسیتان بۆ دەنێرم بەڵام دەبێەوە 3 نەفەری گەڵایەکم بتەنێ بۆی بیدەم بە تەکسیەکە یاخۆ 2 گەڵا یاخود 3 گەڵا هەیە $500 داوە بۆ هەر تەکسییان بۆ هەر نەفرێک لێرانە تۆ $500 سەرف کردو تا تۆ بردۆتە جەنگەڵ بە $500 دەهێنێت و تەکسی بۆ نردووە $1000 30 نەفەری $3000 وەردەگرێتن $2000 دەخاتە گیرفانی قازانز $1000 دەداتە تەکسی هیچ پێویستی بەوە نیە نەفەر بنێرێت بەو $2000 لێرە چەند مانجی بەڕێ دەکاتن ئەگەر 2 ڕۆژدارێک وەزبەیەکی وای پڕواتنی گیر بێتن بۆ ئەو بەسە سەر و زیادی شەو پارێک خەیاڵی ئیش دەکاتن فێڵەکانیان زۆر تایبەتە زۆر عەقڵ دەوەستێن بەڵام کاکڕێبین لەم چەند ڕۆژەدا هیچ کۆچبەرێک یان هیچ کەسێک لە نزیکەوە ئاناسیت کە بیلاڕوسیای بەجێهێشت بێت و ئێستا لە وڵاتانی ئەوروپا بێت لە کاتێکدا کە وەک دەبینین سنوورەکانی بیلاڕوسیا زۆر توند و تۆڵکراون بەڵێ کاک وستازجان ئەگەر ئەوەی دەردەچێ لێرە دەتوانم بڵێم 100%کەش لەوانەیە بڵێم 0.0 ئەوەی کە دەردەچێ ئەویش چۆنە یعنی تەنها قسەیە من نازانم بەڵگەیەکم نییە کە کابرا دەرچوو بێ بەڵام مەقسەد بۆ نمونە خزمێکی تۆی برادەرێش تۆیە بە من دەڵێ کە فلانە کەس دوێنێ دەرچووە بەڵام ئایا تا چەند ڕاستە ئەویان نازانم چونکە ڕەنگە کابرا لێرە ڕێبەر بێ ڕێکلام بۆ خۆی بکە یان ئەوانەیە برادەری ڕێبەر بێ یان خزمی قاچاقچی بێ ئێستا من لێرانە لە گەلەری مینسکدا دەنیشم دەیان کەسەیە لە تەنیش مندا دەنیشە من دەزانم ئەمە دەڵاڵی بۆ ڕێبەرەکە دەکات دەڵاڵی بۆ قاچاقچیەکە دەکات لە بەرامبەردا شتێک وەردەگرێتن مشتری دەبا بۆ قاچاقچیەکە دەڵێ وەزبەی فلان دەردەچێت دێتە لای تۆ دەڵێ وەڵا دوێنێ وەزبەی فلان دەرچوو بەڵام هیچ بەڵگەیەک بوونی نییە بۆ ئەوەی کە ئایا تا چەند قسەی ئەم کەسە ڕاستە ئەمە یەک دووەم ینی من وەکو خۆم لێرانە ئەوەندەی کە خەڵک ناسی و ڕۆژانە سەردانی ئەو گەلەریە دەکەم کە یعنی بووە بە مەنزەڵگەی ئەو پەنابەرانە هەرچی کووردە لەوێ دەیبینی تۆ لەوانەیە بڵێن 2000 کورد لەوێ کەوتووە ئیتر بە قاچاقچی بە ڕێبەر و بە تەڵەکە باز و بە خەڵکی ئاسایی و بە پەنابەر و هەمووی لەوەیە تۆ ڕۆژانە کە دەچیتە ئەوێشتی زۆر تراژیدی دەبینی شتی زۆر تراژیدی دەبیستی ینی کە بەڕاستی بڵێم چۆنی ینی ئەگەر باسکەم لەوانەیە مێشکت جام بێتن شۆک بی لە بەرامبەر ئەو شتانە بە پێی کات ئیشاڵڵا ئەوانەشت بۆ باز دەکەم بڵێ کاکڕێبین ئەگەر بکرێت باسی ڕۆشتنی خۆتمان بۆ بکەی لە هەرێمی کوردستانەوە لە کاتەوەی کە بڕیارە داوە و بۆکوێ ڕۆشتی تو و ماوەی کە خۆت وتت 25 ڕۆژە لە بیلاڕوسیای بەنیازی چیت بەڵێ وستاژیان من وەکو خۆم کێشەم نییە من لێرە دەمێنمەوە داوای مافی پەنابەرایەتی کردیان لێرانە من لەخوا بەزیاد بە لە ڕووی مادەوە کێشەم نییە بۆ خۆم دەژێنم کابراایەک کاسب و مشکلم نییە ڕۆژنامە نووسیشم دەتوانم بەبێ منەتی خۆم بژێنم و لێرە ئیشکەم بەڵام من خەمی خۆمم نییە من هەر چەندێک سەرفم گەروێ کێشەم پارەیە لەخوا بەزیاد بێ بەڵام خەمی خەڵکی ترمە من لێرە چوم بڵێن لە کوردستانەوە بۆ بەغدا لە بەغداوە بۆ سووریا لە سووریاوە بۆ بێلاڕوس ئاوا هاتووم لێرەشەوە 20 ڕۆژە لێرەما هیچ کێشەیەکم نییە یعنی وەکو مادە لەخوا بەزیاد بە هیچ کێشەیەکم نییە تەنها وەکو هەرگەنجێک چوم هاتوومەتە وتومە دەچم بۆ ئەوروپا و هەر ئەوەیە ینی ئەوە نەبێتم بڵێم ینی شتێک بێ بۆ من ببێ بەخەونیا هەر شتێ لەو بابەتانە ئەو وەکو خەڵکیش من بەڕاستی لێرە ینی خەمی ئەو خەڵکەم ماکە خەڵکێکی زۆری لێ بەڕاستی بەعایلەوە هاتووە وەکوتم چیرۆکی کارەساتبار دەویستی ئێستا پێشوەی بێم ئافرێتە تەلەفۆنی باو کردم وتی خۆم و مێردەکەم و 3 مناڵی نەخۆشم هەیە کەوتومە لە بن ئەو پردەیە و لەوێ دەدانیشتونا شوێنی خەومان نییە پارەمان پێنەمەوە پارەی گەڕانەوەمان نەماوە 4 دەفەرمان سەرف کردووە تا هاتوونێتە ئێرە چونکە بۆ هەر نەفەر 35 بۆ 40 وەرەقە مەسروف دەکا تا ویزاکەی بۆ دێتەوە تا دەگاتە بیلاڕوس لێرەشەوە تۆ ئەگەر عائیلەبی ڕۆژێ $100 تا $150 بەس کرێی هۆتێلێک کە دەمینیتەوە لێ جگە لە خواردن لێرە ئاسانترین و ئەرزانترین خواردنی
بای 10 ڕوبڵە 5 ڕوبڵە 8 ڕوبڵە ئەمە لانی کەم ئەو 10 ڕوبڵە دەکات بە 5,000 4,000 دەکاتن ئەمانە کارە ساتن بەڕاستی. کاغڕێبین قسەی هاوڵاتیانی ئاسایی لە هەرێمی کوردستان ئێستا هەندێک لە هاوڵاتیان باز لەوە دەکەن کە خەڵک دەناسن کە بە 10 ڕۆژیان هەفتەیەک هەرێمی کوردستانی بەجێ هێشتۆ و هەر لە ڕێگەی بیلاڕوسیاشەوە گەشتۆتە ئێستا ئەو وڵاتی کە خۆی ویستوێتی. ئایا مە تا چەند ڕاستە؟ خۆی کارساتەکە بەڵێ قسەکە ببوورە خۆی کارساتەکە ئەوەیە یعنی وەکوتم سەتایەکە ئەو دەرچوونە یەک کەس دەردەچێت 100 کەس بەدووداتێ یەک کەس دەردەچێت یان وەزبەیەک دەردەچێت ئەوەش وەکوتم تەنها قسەیە ینی بۆ نمونە من دەڵێم کاکە دەرچوومە بەڵام ئایا هیچ بەڵگەیەکەیە کە دەرچوومە ئێستا تۆ چۆن دەزانی من لە ئەڵمانیام یان لە بێلاڕوسم هیچ بەڵگەیەکەیە دیسەلمێنێ هەر مەگەر خۆم وا بڵێم وایانە هەر ئەوەیە مەگەر یان لۆکیشن بنێرم هەیە من ناڵم کەس دەرناچێت بە دڵنیاییەوە خەڵک دەرچووە بەڵام ئەوەی کە دەرچووە دڵنیام هەفتەیەک بەر لە ئێستا چۆتە جەنگەڵ هەوڵی داوە دوای هەفتەیەک دەرچووە بەڵام ئەوەی لێکی 11ەوە دەرچوو بێتن نەمزانیوە چونکە یەکی 11 کە تۆ دەچێتە سەر سنوور تەنانەت پۆلیسی بێلاڕوسیش داخلی ناوسنوورەکەت ناکە خودی خۆی بەدەوی خۆی بە ئینگلیزی قسەمان لەگەڵی کرد وتی باڵێن لێرە شوێنەکەی پێی دەڵێن برێست وەکو باڵێن هەوزەم شار وشتی وایە وتی برێست بلۆگ بووە کەس ناتوانێت داخلی سیم بێ خۆشم هەفتەیە بەر لە ئێستا لە گرۆت نابووم ئەویش هەر بلۆگ بوو ئەوە دوو مەگەر شوێنی تر هەبێ لۆکیشنی تر خەڵک هەبێ لی دەرچێ بەڵام ئەوەش هیچی دیار نییە ینی من پێم خۆشە بێمە سەر چیرۆکەکان و چیرۆکەکانت بۆ باسکەم کە ئەوانەی من لێرە جێم لێ دەبێ یان خەڵک بە ئەمانەتەوە پێم دەڵێ بۆی من پەیامی ئەو بگەێنم بە ئێوە بە میدیاکارەکان یان بە میدیاکان چونکە دەزان من میدیاکارم خەڵکێکەیە ئەو چیرۆکەی خۆی بۆ من بازەکە بۆی من بۆ ئێوەی باسکەم بەڕاستی پێم خۆش بوو ینی تەلەفۆنیان بۆ بکەم بەڵام بەداخەوە من خۆ دەزانی لێرە یەک مۆبایلم پێ ئەوەی کە خەڵک هاوکاریم کا مۆبایلەکەی خۆیم پێ بدە برادەرێ وتی بەسەر چاپ پێ دەدەم بەڵام ئێستا عالیەن ئەویش لێرە نییە کە هاوکاریم کە ئەو مۆبایلم پێ بداگەنە ئێستا بەس بۆ مۆبایلە تەلەفۆن بۆ چەندین کەس دەکەم کە چیرۆکەکانیان بە دەوی خۆیان باسکەم بەڵام چونکە ناتوانم ئێستا تەلەفۆن کەم ناچارم من بۆتان باسکەم جاگە ڕێم پێ بدەی دەستکەم مەمنونت بەڵێ ئێستا بۆ نمونە دانەیەکیان ئەوەی کە باسم کرد ئافرەتەکە وتی 3 دەفتەر 4 دەفتەرمان سەرف کردو ئێستا لە بابڵین بن پردەکان دەخێن لە ژێر پردەکان دەخێن شوێنمان نەماوە داوای ئەوەی دەکرد کە من هاوکاری بکەم بۆی بچم بۆ بابڵین ڕێکخراوی ڕێد کرۆس بۆی بابڵین هاوکاری بکەم شتێکیان بۆ بکەن بیانگەڕێنە کوردستان ئەمەیان زۆر کاری لە من کرد بەڕاستی زۆر ناخۆشە تۆ سێ مناڵ ینی باوەڕکەوتی خان و سیارە ئەمشتمان فرۆشت و هاتوینەتە ئێرە بە ئاوە مانزی ئەوەی بگەین بە ئەڵمانە تا مناڵە نەخۆشەکان منین بەڕاستی ئەوەندەی لێرە خەڵک دەبینم مناڵی نەخۆشی هەیە خەڵک هەبوو توێتی وەڵی من ئەوروپان بە یەک فلز ناوێت بەڵام لەبەر خاتری ئەم مناڵە نەخۆشم دەمەوێت بچم بەڵکو چارە سەرێکێ بێت دڵی کونایان توزانم توی داون بووە یان هەر شتێ لەم بابەتانە نەخۆشە ئیتر شێر پەنجێ یان هەر شتێ لە شەکرەیە ئیتر خەڵکەیە نەخۆشە کاتوتە ئێرە ئێستا من ئافرەتێ لێرە لەگەڵمانەیە یعنی نەخۆشە با بڵین سوتاوە سەتا بەشێکی لەشی سوتاوە لە ئەڵمانیا پێیان وتوە بەڵێ 180 بۆ 90 چارەسەر هەیە ئێستا هاتۆتە ئێرە دیسان گیر بووە ناتوانێت بڕوا بۆ ئەڵمانیا و ئەورا کوشتمان بۆی کرێت بگەڕێتەوە بۆ کوردستان ئیتر لەو ڕۆژانە دەگەڕێتەوە ئەمە یەکێ لەو چیرۆکانە کە باسم کرد چیرۆکێکی تر کە زۆر بەڕاستی سەرنجڕاکێشم ئەوڕۆ برادەرێ بۆ باسکردم وتی ئێمە جارێشتر چوینەوە بۆ جەنگەڵ ئەو جاری یەکەم لەگەڵ من بوو جاری دووەم بینیمەوتی جارێشتر چوینەوە بۆ جەنگەڵ وتی بابەت باسکەم وتم باشە فەرموو وتی ئێمە بە ئۆکرانیادا ڕۆشتین وتم باشە وتی یعنی ڕێبەرەکەمان زۆر شارەزا بوو ئیشەکەمان زۆر ڕێک و پێک و پەرفێکت بوو هەتا چوینە ناو پۆڵندا وتی کە چوینە ناو پۆڵندا لە گوندەکانەوە با بڵین خەبەرمان لێدرا لەلایەن پۆلیسەوە پۆلیس هاتە سەرمان هەری وسمان سواری سیارەکە بینە نقطەی سیارە بووین پۆلیس هاتە سەرمان وتی ئەوراقیان پێپڕکردینەوە کە هەر جارێشتر لە پۆڵندا بگیرێن ئەوە زۆر خراپتان بەسەردێ و ئیتر دەستان لێ ناپارێزین ئەمە یەک دووەم وتی ئێمە فرێداوە بۆ دیوی بێلاڕوسیش هەستا ئێمەی فرێداوە بۆ دیوی لیتوانیا ئێستا ئەو کێشەیە زۆر کارە ساتبارە ینی پۆلیسی بێلاڕوس لە کۆڵ خۆی دەکاتە فرێدادا دیوی وڵاتێکی تر ینی ئەوە پێی دەڵێن ناوچەی تۆپەکە بەناوبانگە لێرە ینی وای لە هاتووە خەڵک دوعا دەکانەکەوێتە ناوچەی تۆپەکە چونکە
کە کەویتیتە ئەوێ دەستی لەو سێ وڵاتە یان لەو دوو وڵاتە لەو بەر بۆ ئەو بەرداوێنەوە پێ دەڵێن تۆپەکەی تر هەیە پێ دەڵێ باسکە هەیە پێ دەڵێ تۆپەکە لێرە نەوتی ئەمەیان نادە لیتوانیا جا خۆی کارەساتەکە لیتوانیا چکە پۆلیسی لیتوانیا وەکو پۆلیسی بێلاڕوس و پۆڵندای نییە ئەوان یەک تۆز بە ویژدانترن پۆلیسی لیتوانیا هیچ ویژدانێکی نییە بوونی نییە ویژدان لەوێ باشە لە پیرەمێردەدا لە ئافرە دەداتن لە پیاو دەدا لە ژن ینی دەست ناپارێزێ لە هیچ شتێک باشە ینی هەبووە لێرانە من قسەم لەگەڵ کردەوە توێتی لێک کاتدا لە دوو شوێن سەریشکاندوو داری کارەبایی و نازانم دەمانچەی کارەبایی و ئەم شتانە لێدەداتن ئەیتر باڵێن دەمانچەی تۆلەکە کوژ و ئەم شتان هەیە ینی کارەساتە بەڕاستی ئەم کوڕە ئەوەی خۆی بۆ باسکردم وتی ئێمە دوای ئەوەی جیرانی پۆلیسی لیتوانیا مۆبایلەکانی هەموو لێوەرگرتین لێدانێکی زۆری بۆ کردین و ئەمانە وتی لە ترسان ڕۆشتین بەخواوتی سعات هەشتی شەو ئێمە بە پێ ڕۆشتوین تا هەشتی بەیانی یەک دەقەنە وەستاوین بەس لە ترسی پۆلیسی لیتوانە بۆی نەکەوینە بەردەستی چونکە بەڕاستی فەوتا بووین ئەمە یەک دووتی ئێمە چەند مەترێک یان چەند کیلۆمەترێک چەند سەد مەترێک دوور لە ڕووی بینەرن و ئەمانە وتی بەناو پیساییدا ڕۆشتون کە پیسایەکە هەتا ڕەنگە تا سەر زد بێتن وتی لە ترسی ئەوەی نەگیرین چونکە پۆلیسی لیتوانیا زۆر کارەساتە وتی چەند کیلۆ یان باڵێن چەند مەترێک چەند سەد مەترێک بەناو پیساییدا ڕۆشتوین بۆ ئەوی قوتارمان بێ و با بڵێن نەکەوینە دەستی لیتوانیا تەنانەت خەڵک هەبوو لەگەڵ ئێمە وتی بوراوەتەوە وتی ئەو کوڕێژی کە مرد لای ئێمە بووتی قەبرەکەش خۆم بینم و ڕستمم گرت ئەو کوڕی با بڵێن کە مرد و قەبرێکیان لە عارزەکە بۆ لێدا بوو ناشتبیان جا ئەمانە چیرۆکی زۆر زۆر کارەسات بارن زۆر زۆر بەڕاستی بەڵێ بەڵێ کاغربین لە کۆتاییە چی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت ئەو گەنجانەی کە بەنیازن هەرێمی کوردستان بەرە وڵاتانی ئەوروپا بەجێ بێڵن و لە ڕێگەی بلاروسیا هەڵەبژێرن چیان پێڵێت خۆی بام یەکشت بڵێم خەڵک ینی ئێستا من ڕاستیەکە دەڵێم باشە من پێم خۆشە ڕاستیەکە بڵێم تا خەڵکی تر زەرەر نەکە زەرەر لە خۆی نەدا بەڵام یەک کێشەی گەورەمان هەیە ئێمەی کورد ینی بەگشتی ناڵم بەڵام بەشێکی زۆرمان کارساتەکەی ئێمە ئەوەیە ینی ئەو کەسەی خەمخۆرتە و ڕاستەکەت پێ دەڵێتن ئەمە دایمان شتێکت دەخاتە پاڵ ینی دڵنیام من ئێستا من لێرەم لە بێلاڕوسم باشە من ئەگەر لە ئەنگری با بڵێن هەر ئەسبێک بم یان لە ئەنگری حکومەت بم ئێستا بخۆم لە بەرزاییەکان و یان لە سوزانم لەو لە کوردستانەوەدا دانیشتم قسەم دەکرد بەڵام من کە لێرەم حتمما لێرەمە لەگەڵ خەڵکەکەم دەزانم شتەکان چۆنە چیان پێ دەڵێم ئەوەیان پێ دەڵێم کە ئەگەر یعنی ئێستا من ئەوڕۆ دوێنێ و پێر و چەند ڕۆژ بێستا خەڵکێکی زۆرم پەشیمان کردوتەوەی کە نێتن بۆ من پێم خۆشە ئەگەر کەسێک دەیهوێ بێ بۆ ئەوروپا پێم خۆشە هەموو کوردێک ئەوروپا جێبێڵێ وەکو خودی خۆم باشە ئامۆژگاری هیچ کەس ناکەم وڵات جێبێڵێ یان جێنێڵێتن بەڵام وەکوتم پێم خۆشە هەموو کەسێک ینی ئەگەر پێی خۆشە خۆی بێ با بڕواتن هیچ کێشەم نییە بەڵام من ناچارم لێرانە ڕاستیەکان بە خەڵک بڵێم بۆ ئەوەی تووشی با بڵێن چۆن دەڵێ تووشی ئیفلاس بوون نەبێت تووشی ئەوە نەبێت کە ماڵی خۆی کاول نەکە ینی وەکوتم لێرە نەفەر هەیە عیلەواتۆ ماڵ و سەروەت و سامانی هەموو فرۆشتەوە کۆی کردوتەوە لێکی داوە بۆی بێ لێرانە قوتاری بێتن بەڵام ئەوەش ناتوانێت قوتاری بێ و ناچار دەبێت بچێتەوە کوردستان کرێتیەتی و دڵنیان بەشێکیان ئیشەکەشان لەدەستداوە و خان و سیارەشان نەماوە ناچارن دەبێت بێن لە سەفرەوە دەست پێ بکەن جا بۆ ئەوەی تۆ تووشی ئەم بابەتە نەبی تووشی ئەم سفر بوونەوەی نەبیتن ماڵی خۆت وێران مەکە ئەو کەسی کە دەیوێ بۆ بێتن بۆ ئێرە سەردەمێک ئێرە باش بوو خەڵک دەڕۆشت بەڵام لە ئێستادا لە یەکی یازدەوە هەموو ناوچەکە کۆنتڕۆڵە پۆلیسی بێلاڕوس پێشتر خۆی هاوکاری دەکرد و دەبردی سەر سنوورەکە ئێستا خۆی لێت دەدا و لێ ناگەڕێ وەکو بڵێ زۆرێک لە ڕێکەوتن هەیە لە بینی ئەم وڵاتانە بەڵام بە فەرمی ڕانەگەیندرایە چونکە تۆ پێشتر پۆلیسی بێلاڕوس خۆی دەیبردی ئێستا ناتباتن ئێستا دەرت دەکە ئێستا لێت دەدا ینی تەقەش بەسەر خەڵکەوە بەخوایە گوتی نەفرێک لە ئێمە گرت و دەمانچێت لەسەر ڕاگرروتین لێرە نەڕۆندەی کوژم پیتروتی بە ناچاری ڕۆشتین جا ئەم شتانەیە من تەنها ئامۆژگاری خەڵک دەکەم من ناڵێم مێن بە ئەوروپا ناڵێم کاکەم وڵات جێمێڵن چونکە هەر کەسێک دەڕواتن وڵات من لە ئەنگری حزب نیم لە ئەنگری دەسەڵات نیم لە ئەنگری هیچ کەسێک نیم منیش کە ڕۆشتومە دڵنیام هۆکارێکە کە هۆکار دەسەڵات هۆکار ئەگەر منی ژیانێکی باش و
تەندروستم هەبوا لە وڵاتێکە خۆم لەوانە نەبوو وڵاتەکەم جێ بێڵم ئەگەر منیش خاوەن پاسپۆرتێکی باش و فێ با بڵێن وڵاتێکی باش و ئارام و خاوەن کارم هەبووە ئابوورێکی باشی هەبووە دڵنیام منیش جێم نەدەهێشت و دەیان و سەدانی وەکوی مەشتیان نەدەهێشت من بە خەڵک ناڵێم مێت بەڵام ئەم ڕێگای ئێرە تازە فنیش کۆتایی پێهاتووە لێرە تاقی مەکەن و لێرە پارە و سەروەت و ماڵەکانتان بە هەدەر دەدەن و بە هیچ ناگەن مەڵێ فلانە کەس گەشتووە من دەیناسم مەڵێ فلانە کەس بەڵێ لە پێشتاوی من بە 3 ڕۆژ بە 4 ڕۆژ بە 5 ڕۆژ بەڵێ خەڵک دەردەچێ سەتایەکە چێ دەڵێت تۆ ئەوەندە بە شانسی ئەو سەتایەکە تۆیت ماڵی خۆت کاول مەکە سەتایەک نابێتە ڕێژە بۆ ئەوەی تۆ ماڵی خۆت هەموو بە فرۆشی و بێی بۆ ئێرە کەی بوو بە 150 کەی بوو بە 160 بوو بە 170 ئەو کاتە تۆ دەبێ بیت ئەو لێرە چانسی خۆت تاقیکە تۆ اینجا لێرە ئێستا جەوەکەی 11 ئیتر سەرما لێرە دەیبەستێ یان باوەڕ کە ساردیەکەی ئێرانە عقلت دەوەستێنێ ئەوەندە ساردە ئێستاەوە 11 باشە باڵێن 3 ببێ بە 12 هەموو شتێک دەبێت بە بەفر یعنی تۆ لێرە ئێرە رووسیایە باشە ساردە ساردیەکەی لە ڕادە بەدەرە بۆیە هاتن بۆ ئێرە بەڕاستی کارەساتە مەیەن وەڵڵی پڕ بەدڵ پێم خۆشە وڵات جێبێڵن بەڵام لێرە نا دەچن بۆ هەر شوێنێک ئێرە تاقی مەکەنەوە ئێرە بە کەڵک نایەتن من خەمخۆرتم بەخوا من خەمخۆرتم من دژی ئەو دەسەڵاتم من لە ئەنگری دەسەڵاتنی بەڵام من نامەوێت زیانت لێ بدەم خەڵکانێکە بوون لە ڕێگەی لای بۆ لە فەیسبوک خەڵکیان دەفع کرد و خەڵکیان وا لێ کرد کە بێن بۆ بێلاڕوس و سەدان و هەزاران خێزانیان هێنا بۆ ئێرە ئێستاش یعنی دام بەوە دانانن کە هەڵە بوون دام بەوە دانانن کە ماڵی خەڵکیان کاول کرد بەجێ ئەوان مەکەن ئەوان خەمخۆرتانین خۆیان لە ئەوروپا دانیشتون مشتری بۆ قاچاقچی کۆ دەکەنەوە من لێرە من لە ناو جەنگەکەم دەزانم چیرۆدا تکایە مەیەن ئەگەر بەجێ من ناکەن بۆ خۆتان و دێن فەرمونون بیبینن بە چای خۆتان ئەگەر قسەکانی من ڕاست نەبوو گلەیم لێ بکەن من خەمخۆرتانم ڕێز و خۆشەویستم هەیە بۆ هەمووتان بەڵێ کاگڕێبین ئارسەن وتم کۆتا پرسیارمە ببوورە بەس لەوانەیە ئێستا وڵاتانی کە گوێیان لە من و تۆیە بڵێن کاگڕێبین خۆی بۆ ناگەڕێتەوە کە ئەزانێ بێلاروسیا ئەمەندە ناخۆشە دەمزانیم پرسیارم هەلێ دەکرێت خەڵکیش دڵنیا بووم کە ینی خەڵک دەڵێ باشە تۆ زمانە دەوەندە درێژە دانیشتووی فەلسەفە لێ ئەم کوردی خۆمان ئەم شتانە هەیە بۆ ناگەڕێتەوە بەڵێ من بۆ ناگەڕێمەوە من لێرانە داوای مافی پەنابەرایەتیم کردیە ژیان لێرە بۆ من عیبی نییە من ڕۆژنامە نووسم وەگوتم ئەگەر دانیشم بە دوای کەیسی ئەم خەڵکە بکەوم یعنی دەتوانم لێرە بۆ خۆم بژێویش پیدا بکەم لەوانەیە توار تەلەڤیزۆنی وەکو ئێوە داوای لەم کرد بم بە پەنابەری یان با مەقسەدم بە پەیامنێری دەتوانم لێرە خۆم بژێنم کێشەیەکم نییە وەکوتم من لە ڕووی مادەوەی مشکلم نییە باشە بەڵام بۆ من جیاوازە من کەسێکم لە کوردستان کەسم نییە تا بگەڕێم بۆ لای باشە براکان و خوشکەکانم لە ئەوروپان باشە بێمەوە کوردستان و لێرە بم بۆ من هیچ جیاوازێکی نییە ئەوە سەردەمی نەوەتەکانیش نییە بڵێم غەریبی خەڵک دەکەم ڕەفیقەکان مام ڕۆژە قسەیان لەگەڵ دەکەم و هیچ کێشەیەکم نییە داوای مافی پەنابەرایەتیم کردیە لێرە جێگەی خەوی داومێ ئەو لە من لێرم جێگەکەی خەومە باشە لێرە داوای مافی پەنابەرایەتیم کردیە و ڕۆژانەش بۆ خۆم خودی خۆم هیچ مشکلم نییە لەسەر ئینتەرنێت یوتیوبەرم کار دەکەم و موچەکەی خۆم وەردەگرم هیچ کێشەیەکم نییە من لە کوردستان بم با بڵین پارەی خۆم پەیدا دەکەم بەڵام بۆ خۆ بۆ ڕێوین سیروان کۆچبەرێکی کورد کە ڕاستەخۆ لە بیلاروسیاوە لەگەڵمان بوویت سپاس بۆ ئێوەش کە تەلەفۆن نەرمان بوو